هۆکاری کوشتن تەنها هەڵگرتنی چەکە یاخود شتی دیکەشی لە ئەگەر چەک نەبیتن کابرا بە چەند من دەکوژی 2 دەوقات منێدا دەمرمە بە 2 دەوقاتی چەک زۆر دەوری هەیە زۆر دەوری هەیە چەک ئەگەر نەشت کوژی حساب کە دەتکوژی لەبەرەوەی پێیتی یعنی ڕۆژێک دادێ و کابرای مادەم چەکی پێ لێ بترسێ ڕۆژی دێتن مەسەرەن ئەوڕۆ لێت نەدا ڕۆژەشکە هەر لێت دەداتن ئەگەر لە بیرت بی لە لێدوانەکەی ئەو ئافرەتەی دەرێ ڕۆژی پێشتر خواردنی لەوە هیناینە ڕۆژی دووەم گوتی ئەوە میراتیم لەوە هیناینە ئەو جەکوشتیتی یعنی کەواتە و کابرایە ڕۆژی پێشتر چەکی پێ بووە زۆر بەداخەوە یعنی ئەگەر چەک نەمینێتن ئەو حملەیە کە کردیتیان بە دەستخۆشیەوە لە برایانمان لە پۆلیس لە ئاسایش لە هەموو ئەمنیەتەکان شتەچیان کردێت دڵی ئێمەیان پێخۆش کرد ئێستا ئەمن دۆلار فرۆشم واللهی وباللهی زۆر جاری وا هەیە ناوێرم بچمە مارە تەلەفۆن لە برایەکانم دەکەم دەڵێم وەرن لەبەرەوەی کاک دڵدار لەگەر من ئیشی دەکرد لە فلکەی باتەی کاک دڵدار کوڕێک بوو جانتا پارەی پێبوو لێیاندا کوشتیان فەرمەوە عایلەکەی منداڵ هێتیمە